زانیاری لەبارەی زیندانیەکەی شاسوار عەبدولواحید و ماوەی سزاکەی. بۆچی ئێرانیەکان لە دوا خولەکەکاندا نەوەی نوێیان بێئومێد کرد. شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ دوای 3 جار دادگایکردن سەرنجام سزای 5 مانگ بەندکردنی بەسەردا سەپێنرا. سەرۆکی نەوەی نوێ بە تۆمەتی هەڕەشەکردن لە پەرلەمانتارێکی پێشووی خۆی سزادرا، بەڵام نەوەی نوێ سکاڵاکە بەدەستی یەکێتی و دەسەڵات دادەنێن و دەڵێن هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوەی کە شاسوار عەبدولواحیدی لەسەر سزادراوە. سزاکەی شاسوار عەبدولواحید 5 مانگە کە دەکاتە 150 ڕۆژی تەواو، بەڵام بەهۆی ئەوەی مانگێک و چەند ڕۆژێک سزای ڕاگررتنی هەیە لە دووکاتی جیاوازدا، ئەوە کەمتر لە 4 مانگ لە زیندان دەمێنێتەوە و بەم پێش دەبێت تا سەرەتای مانگی یەکی ساڵی داهاتوو لە زیندان بمێنێتەوە. شاسوار عەبدولواحید لە ناو ژوورێکی زیندانی چاکسازی گەورانی سلێمانی بڕیارە سزاکەی تەواو بکات و بە پێی قسەی سەرچاوەیەکیش مافی ئەوەی بۆ دەستەبەر کراوە کە هەموو پێویستێکی بۆ دابین بکرێت و وەک سەرۆک حیزبێک مامەڵەی لەگەڵ کراوە نەک زیندانیەکی ئاسایی. لەلایەکی ترەوە بە پێی زانیاریەکان نەوەی نوێ چەند جارێک داوای لە ئێران کردووە بۆ دەستوەردان لە دۆسیەکە یان بەوەی سزای سەرۆکی جوڵانەوەکەیان کەم بێت، بەڵام ئێرانیەکان بێئومێدیان کردوون. سەرچاوێکی ئاگادار ڕایگەیاند ئێرانیەکان لە وڵام و وەڵامکاریدا بوون لەگەڵ بەرپرسانی نەوەی نوێ لە ڕێگەی باڵوێزخانەی بەغدا و لایەنە شیعەکانەوە، بەڵام لە دوا خولەکدا پێیان وتون کە دۆسیەکە بابەتی یاسا و دادگایە و دەسوەردان ناکەن و بەم پێش بێت لە دوایین ساتەکاندا نەوەی نوێیان بێئومێد کردووە.